بەرنامەی سیاسی لیستی گۆڕان بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئازاری 2010 تەوەرەی یەکەم ئامانجە سیاسیە گشتیەکان. یەک، پتەوکردنی پرەنسیپەکانی سیستەمی دموکراتی فیدراڵی لەسەر بنچینەی شەراکەتی ڕاستەقینە لە نێو پێکاتەکانی گەلی عێراقدا لە بوارەکانی بەڕێوەبردننی دام و دەستگاکانی دەوڵەتی فیدرال و وەرگرتنی بڕیارە استراتیژیەکان و دابەشکردنی سامان بە شێوەیەکی عادیلانە. دامەزراندنی ئەنجومەنی فیدراڵی و کارەکردنی بە جۆرێک ببێتە مایی زامنکردنی مافی هەرێمەکان و دابەشکردنی سەلاحیەت لە نێوان دەسەڵاتی فیدراڵی و هەرێمەکاندا. فۆرمەلەکردنەوەی دامەزراوەکانی دەوڵەتی فیدراڵی بە گوێرەی دەستوری عێراق و پێوەرە نوێیەکان و بەشداری پێکردنی عادیلانەی خەڵکی عێراق لەو دەستگا و دامەزراوایانەدا بەبێ جیاوازی و پێکێنانی ئەنجومەن و دامەزراوە فیدراڵیە باڵەکان دوور لە شوێنکەوتەی و بەشبەشێنەی حیزبی و دەستەگەری تەسک، چەسپاندنی دەسەڵاتی یاسا و پتەوکردنی سەرەتای جێکردنەوەی دەسەڵاتەکانی یاسادانان و جێبەجێکردن و دادوەری و لە یەکتری و ڕێزگرتن لە سربەخۆی قەزا و کارەکردنی ڕۆڵی دادگای فیدراڵی دوور لە بەشبەشێنەی حیزبی و دەستێوەردانی سیاسی. دیاریکردنی دەسەڵاتی حیزب و سنووردارکردنی چالاکیەکانی بەو پێی حزب ئەبێ ڕێکخراوێکی سیاسی بێ میلیشا و بێدام و دەستگای نهێنی و بێبەرژەوەندی مۆنۆپۆلی بێ. پشگیریکردنی کۆمەڵی مەدەنی و کارکردن بۆ زامنکردنی سربەخۆیی سەندیکا و ڕێکخراو و کۆمەڵەکان و ڕێکخستنی کار و چالاکیەکانیان لە ڕێگەی دەستگایەکی باڵای سربەخۆوە بە شێوەیە کە خزمەتی بەرژەوەندیە مەدەنی و پیشەیەکانی توێژەکانی کۆمەڵ بکات. چاکردن و گەشەپێدانی سیستەمی ئەمنی لەسەر بنەمای پرۆفیشناڵی و وەلا بۆ نیشتیمان و چەسپاندنی کۆڵەکەکانی دەوڵەتی قانون و بەرگرتن لە پێشێلکردنی مافی مرۆڤ و دوور ڕاگرتنی دەستگا ئەمنیەکان لە ئینتیمای حیزبی و دەستەگەری بەرتەسک. بەگژاچوونەوەی تەکبینی و تێرۆر و ڕەگەزپەرستی و دەمارگیری و قەدەغەکردنی جیاکاری لە نێوان هاوڵاتیاندا لەسەر بناغەی نەتەوە یان ئاین، مەزهەب یان باوەڕ یان جێندەر یان ئینتیمای حیزبی یاخود پایی کۆمەڵایەتی. تەوەرەی دووەم، پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ. گرتنەبەری ڕێگەی ئاشتیانە و دیموکراسیانە بۆ چارەسەرکردنی کێشاڵ پەسێردراوەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بەبێ دەستوری عێراق و لەسەر بناغی شەراکەتی ڕاستەقینەی سیاسی بە شێوەیەک ببێتە مایی جێبەجێکردنی ئەو مادە دەستوریانەی پەیوەندیان بە مافەکانی کورد و دەسەڵاتەکانی هەرێمەوە هەیە بێ سازشکردن لەسەریان. کرانەوەی هەرێمی کوردستان بەڕووی هەموو عێراقیەکاندا بەبێ جیاوازی بە مەبەستی کار و بەرهێنان و خوێندن و گەشت هەروەکو ناوچەکانی دیکەی عێراق، دروستکردنی متمانە لە نێوان کورد و عەرەب و تورکمان و ئاشوری و کلدانی و ئەرمەن و پێکاتەکانی تری گەلی عێراق لە ڕێگەی پتەوکردنی گیانی دیالۆگ و پێکەوە ژیان بە تایبەت لە هەرێم و لە ناوچەکانی جێناکۆک. دیاریکردنی سنووری جۆگرافی هەرێمی کوردستان و چارەسەرکردنی کێشەکانی ناوچەکانی جێناکۆکی بە گوێرەی مادە تایبەتەکانی دەستوری عێراق و دایالۆگی هاوبەش لە نێوان دانیشتوانی ڕاستەنی ناوچەکاندا بە تایبەت ئەوەندەی پەیوەندی بە پرسی کەرکووکەوە هەیە، چارەسەرکردنی بە گوێرەی مادەی 140 دەستوری عێراق و چارەسەرکردنی ئەو کێشانش کە پەیوەندیان بە ناوچەکانی شەنگال و زەمار و تەلعفەر و شێخان و مەخمور و خانەقین و مەندەلی و ناوچەدا بڕێنراوەکانی ترەوە هەیە بە جۆرێک کە زامنی بەدیهاتنی مافەکانی تەواوی دانیشتوانیان بێ بەبێ جیاوازی. کارکردن بۆ هەڵگرتنی زوڵمی نەتەوەیی و ئاینی لەسەر کوردی فەیلی و ئێزیدیەکان و بژاردنەوەی زەرەر و زیانەکانیان و پەرەپێدانی ناوچە ئەسڵیەکانی نیشتەجێبوونیان لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتی و ڕۆشنبیریەوە. زامنکردنی مافەکانی گەلی کوردستان بە تێکڕای پێکاتەکانیەوە لە بواری وەرگرتنی پۆستی سیادی و وزاری و فیدراڵی و کاروبەری دارایی و پاترۆڵدا. زامنکردنی بەشداری خەڵکی کوردستان بە تێکڕای پێکاتەکانیەوە لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و نوێنرایەتیەکانی نەتەوە یەکگرتوەکان و کۆمکاری عەرەب و ڕێکخراوی کۆنگرەی ئیسلامیدا. دەمەزراندنی نوێنرایەتیەکانی هەرێمی کوردستان لە باڵوێزخانە و کۆنسڵگەریەکانی عێراقدا و کارەکردنی ڕۆڵیان بە شێوەیەکی عادیلانە دوور لە بەشبەشێنەی حیزبایەتی تەسک، چەسپاندنی زبانی کوردی وەک زبانێکی ڕسمی لە سەراسی عێراق لە دامەزراوە فیدراڵیەکان و لەو کاروبارانەشدا کە دەستوری عێراق بۆی دیاری کردووە. کارکردن بۆ ڕێکخستنی هێزی پێشمەرگە و چەکدارکردنی و مەشقپێکردنی بە شێوەیەکی سەردەمیانە و یەکخستنی لە چوارچێوەی هێزی پاسەوانی هەرێم و هێزی پاسەوانی سنوور و بەرزکردنەوەی ئاسی گوزەرانی منتەسیبەکانی بۆ ئاسی منتەسیبەکانی سوپای نێزامی عێراق وەک بەشێک لە سیستەمی بەرگری دەوڵەتی فیدراڵ. زامنکردنی بەشداری پێکردنی ڕۆڵەکانی گەلی کوردستان بە تێکڕای پێکاتەکانیانەوە لە سوپای عێراق و وەزارەتی بەرگری و دامەزراوە فیدراڵیە ئەمنیەکان و هەیئەی ئەرکان و هێزەکانی زەمینی و ئاسمانی و دەریاییدا. زامنکردنی پشکی کوردستان لە پرۆژە استراتیژیە فیدراڵیەکانی کەرتی گواستنەوەی زەمینی و ئاسمانی و هێڵی شەمەندەفێر و کارتەکانی نەوت و غاز و میتاڵ و ئەمبارکردنی ئاو بە جۆرێک کە ژێرخانی ئابووری کوردستان ببوژێنێتەوە.
کارەکردنی ڕۆڵی دامەزراوەی گشتی چاودێری و تەخسیسکردنی داهاتە فیدراڵیەکان لە پێناو دابینکردنی پشت هەرێمی کوردستان لە بەخشش منحە و کۆمەک و داهاتە داراییە فیدراڵیەکان و زەمنکردنی ڕۆشنی و عەدالەت هەروەکو لە دەستوری هەمیشەی عێراقدا هاتووە. تەوەرەی سێیەم چاکسازی کارگێڕی و ئابووری. پەیڕەوکردنی پرەنسیپی ڕۆشنی لە مەمەڵەکردن لەگەڵ بودجەی گەشتی لە بوارەکانی وردەکاریەکانی بودجە و سەرچاوەکانی و چۆنەتی خەرجکردنی و دابەشکردنی بە سەر کەرتە ئابووریەکان و ناوچەکان و هەرێمەکاندا. پەرەپێدانی ئابووری و بەڕێوەبردننی گشتی و سامانی گشتی و ڕزگارکردنیان لە مۆنۆپۆل و گەندەڵی و هەندانی وەبەرهێنان و تەکنیکی معلوماتی و پێشخستنی کەرتە بەرەمێنەکانی کشتوکاڵ و پیشەسازی و سامانی ئاژەڵ و هاندان و پەرەپێدانی کەرتی گەشت و گوزار. دانانی پلانی استراتیژی بۆ چاکردن و نوێکردنەوەی کەرتەکانی تەندروستی و پەروەردە و فێرکردن. جێبەجێکردنی پرۆژەی استراتیژی لە بوارەکانی ڕێگاوبان و نیشتەجێکردن و هێڵی شەمەندەفێر و کارەبا و نەوت و غاز و ئاو و ئاوەڕۆ و پرد و بەنداودا. دانانی سندوقێکی تایبەت بۆ یارمەتیدانی جوتیاران و کارەکردنی ڕۆڵی ئەو سندوقە بە جۆرێکە ببێتە مای نیشتەجێکردنەوەیان لە گوندەکان بە شێوەیەکی لایەق بە مرۆڤ و هاندانیان بۆ بەشداریکردنیان لە بەرزکردنەوەی ئاسی بەرەمێنانی بەروبوومی کشتوکاڵیدا لە پێناو بژانەوەی ئابووری گوند و دابینکردنی ئاسایشی خۆراکدا. تەوەرەی چوارەم دادی کۆمەڵایەتی و پەرەپێدانی سامانی مرۆی. کارکردن بۆ نەهێشتنی هەژاری و قەیرانی بێکاری لە ڕێگەی دۆزینەوەی هەلیکارەوە بۆ هاوڵاتیان و ئەنجامدانی پرۆژەی گەورەی بژاندنەوە و پەرەپێدانەوە و تەرخانکردنی پارەی پێویست بۆیان لە بودجەی فیدراڵی. بایەقدان بە مناڵان و لاوان و ئامادەکردنیان لە ڕووی هونەری و جەستەییەوە، ئەویش لە ڕێگەی پێشخستنی کەرتەکانی هونەر و وەرزشەوە و دابینکردنی هەلیکاری یەکسان بۆ گەنجان لە کەرتەکانی تایبەت و گشتی و تێکەڵاودا. جێگیرکردنی سیستەمێکی عادیلانە بۆ بیمەی تەندروستی و کۆمەڵایەتی و خانەنشینی فەرمانبەران و هاوڵاتیانی بەرەمێن لە هەردوو کەرتی تایبەتی و گشتیدا، هەروەها بۆ قوربانیانی زیندوی جەنگەکان و قەیرانە سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و تەندروستیەکان. بژاردنەوەی ئابووری ئەو ناوچانەی بەرتاوانەکانی کۆمەڵکوژی کەوتون و سەر لە نوێ دروستکردنەوەیان بە شێوەیەکی هاوچەرخانە. پەرەپێدانی زانکۆکان و دامەزراوە ئاکادیمیەکان و ناوەندەکانی دیراسات و لێکۆڵینەوە و کارکردن بۆ بەرزکردنەوەی ئاستی زانستیان و قەدەغەکردنی دەسوەردانی حیزب لە کاروبارێن و زامنکردنی سربەخۆییان و دابینکردنی بودجەی تەواو بۆیان. بە عادیلانە داڕشتنەوەی سیستەمی موچە و خانەنشینی و دەرماڵە و ئیمتیازات و دیاریکردنی لانی زۆری ژماری پاسەوان و بڕی نەسریە و ئیمتیازاتە تایبەتیەکانی بەرپرسەکان. کارکردن بۆ نەهێشتنی هەموو جۆرەکانی تونوتیژی جەستەیی و دەرونی و جیاکاری دژی مناڵان و ئافرەتان و خاوەن پێداویستیە تایبەتیەکان و وەساڵاتچوان و پەککەوتان و توێژە پەراوێزخراوەکانی دیکەی کۆمەڵ. بایەقدان بە ڕەوەندی عێراقی لە دەرەوەی وڵات و خۆشکردنی زەمینەی کۆچی پێچەوانەی ئارەزومەندانە بۆیان، بە تایبەتی بۆ زانە و پسپۆڕ و شارەزاکانیان لە پێناو بەشداری پێکردنیان لە دروستکردنەوەی ژێرخانی ئابووری و زانستی و مرۆیی وڵاتدا. دابینکردنی ئازادی ڕادەربڕین و پشتیوانیکردنی پرۆژەکانی ڕۆشنبیری و هونەری و میدیای ئازاد و هەڵگرتنی کەند و کۆسپەکانی سەرڕێگەیان و پاراستنی شوێنەوار و شوێنە مێژوویەکان و تەعمیرکردنیان. پاراستنی ژینگە و کارکردن بۆ بڵاوکردنەوەی ڕۆشنبیری ژینگە پارێزی سەبارەت بە مەترسیەکانی پیسبوونی ژینگە و شۆرەکات و با بیابانبوون و پاراستنی جەنگەڵەکان و سروشت و فراوانکردنی ڕووبەری سەوزایی و قەدەغەکردنی ژاکاندنی.